سوودەکانی نانی جۆ. بەشێکی زۆر لە خەڵکی نانی جۆ دەخۆن لە جیاتی نانی گەنم. هەندێکیان بەهۆی زۆری کێشیانەوە، هەندێکی دیکەش بە هۆکاری دیکەوە. هەروەها خواردنی نانی جۆ بە تەندروستتر دادنرێت چونکە جۆ پێکهاتەی خۆراکی گرنگی تێدایە. ماڵپەڕی بلاک ئەندمی لە بابەتێکیدا سوودەکانی خواردنی نانی جۆی خستۆتە ڕوو بۆ تەندروستی جەستەی مرۆڤ بەهۆی هەبوونی بڕێکی زۆر لە پرۆتین و بەهای خۆراکی بەسوود. جۆ ڕۆڵی هەیە بۆ پتەوکردنی بۆریەکانی خوێن و بەهێزکردنی ئێسک و جومگەکان بەهۆی هەبوونی بڕێکی باش لە کانزاکانی کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، پۆتاسیۆم، سیلینیۆم. جۆ دەوڵەمەندە بە ڤیتامین A، B1، B2، B6، B12 و C و D و E و K بەمەش سوودێکی زۆر دەگەێنێت بە جەستە. جۆ ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ پاراستن و بەهێزکردنی کۆئەندامی هەرس و سیستەمی هەرسکردن. جۆ دڵ لە نەخۆشی دەپارێزێت بەهۆی بەهێزکردنی بۆریەکانی خوێن و نەبوونی چەوری لە نانی جۆدا. جۆ ڕۆڵی هەیە لە دابەزاندنی کۆلسترۆڵ و جێگیرکردنی ئاستی شەکری ناو خوێن.